گروپی هونەری و کەلتوری ڕووناک لە کوردستانی ڕۆژئاوایەکێکە لەو تیپە هونەریانەی کە لە بواری پاراستنی کەلەپور و فۆلکلۆری گەلەکەماندا کار دەکات. ئەم تیپە کە لە شاری عەموودا دامەزراوە خاوەنی ئەزموونێکی دەوڵەمەندی هونەریە و گرنگی بە جلوبەرگی ملی و شایی و هەڵپەرکێ و ئاوازی ڕەسەنی کوردی دەدات. تیپێکن لە ئاستێکی بەرزدا بەشداریان لە چەندین فستیڤاڵ و چالاکی هەمەجۆردا کردووە. هونەر و کەلەپوری ڕەسەنی کوردی لە ڕۆژئاوای وڵاتەوە نمایش دەکەن. گروپی هونەری و کەلتوری ڕووناک پێک دێت لە چەندین ئەندامانی چالاک کە لە زۆربەی شارەکانی کوردستانی ڕۆژئاوادا بەشداریان تێدا کردووە. ئەندامانی گروپ: دالیا فەرهاد حسێن مەیادە، عەبدولباقی ئەحمەد دەروێش عەمشە، میدیا سلێمان عەکۆ نورە، سێدان فەرهاد حسێن مەیادە، خەملین عەبدولمەجید حاج ئەحمەد شیرین، میلاف خالد حسێن غالیە، دژوار عەبدڕەزاق برۆجێلە، زێلان عەبدڕەزاق برۆجێلە، شێروان محەممەد شێخ موسا عایشە، ڕعد عەبدولعەزیز حسێن زبێدە، ڕودی مەڕوان ئبراهیم عایشە، وەلید حەلیم حسێن شوکریە، فەوەز حەسەن حسێن صافۆ، عەبدولستار تەها حسێن زەکیە، شێرکۆ خالد قەجۆ زەینەب، خەناف عیسا تمۆ ئەمەل، هیوا عەبدولکەریم حسێن نەسرین. بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.
بەڕاستی دەستیان خۆش لەشیان ساغ بێ سڵاو لێرەوە بۆ ڕۆژ ئاوا سڵاو بۆ ڕۆژ ئاوا سڵاو بۆ ڕۆژ ئاوا خۆشەویستان ئامادەبووان بینەرانی بەڕێز و خۆشەویست هەردەم وەکو سنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری RCE سوپاسگوزارین بەرامبەر بە خۆشەویستی ئێوە سوپاسگوزارین بەرامبەر بە هەموو ئەو دڵسۆزەی کە بۆمان دەنوێنن سوپاسگوزاری تایبەتین بەرامبەر بە کۆمپانیای بابیلۆن کە لەسەر پەیمانی خۆیان